ڕۆژی دەی ئادار بە ڕۆژی جلی کوردی لە باشووری کوردستان دیاری کراوە. ئایا دەزانیت چۆن و کێ ئەم ڕۆژەی دیاری کرد؟ قەیرانی دارایی ڕەونەقی بەم ڕۆژەش نەهێشت. ئەمساڵ وەک 4 ساڵی پێشوو بایەخ بەم ڕۆژە نەدرا، بەڵام ڕەنگە لای بەشێکی زۆری خەڵکی کوردستان ڕوون نەبێت کێ و چۆن ئەم ڕۆژە دەستنیشان کرا بۆ جلی کوردی. ئەوەی جێ خۆشحاڵیشە و ساڵانێکی زۆرە لە منداڵەکانەوە تاک و گەورەکان پابندن بەو ڕێنماییان بۆ ڕۆژەوە جێی دەستخۆشیشە، بەڵام ئەو دوێ ساڵێک کە لەبەر بۆی بوونی قەیران ئەو بۆ ئارەزوومەندانە هەر کەسەکە ئارەزوی هەوێکەوە و پۆشی بۆ وەزەختێکی ئابووری نەیەخرێتە سەر خێزانەکان. خوێندکاران ئەگەرچی بۆ یەک ڕۆژیشە بەڵام بەگەرمی پێشوازی لەم بۆنەیە دەکەن و زۆربەی زۆریان جلی کوردی دەپۆشن لە کاتی چوونیان بۆ خوێندنگاکانیان. زۆر دڵخۆشم کە ئەمڕۆ ڕۆژی جلی کوردیە، هەموو میلەتێکی جلی تایبەت بەخۆی هەیە وەکو کولتورێکە بەکاری دەهێنێ. ئێمەی کوردیش وەکو ڕۆڵەی کورد شانازی بە جلە کوردیەوە ئەکەین. ئێمە هەموو ساڵێکەوە لە دەی ئەو ماگەدا جلی کوردی دەپۆشین و جلێکێکی زۆر جوانە و مرتاحین پێوە بۆ خۆشحالیەوە دەبەرەکەی. ئەو کەسەی ڕۆژی جلی کوردی دیاری کرد قایمقامی قەزای چۆمان بوو. ئەو دەڵێت لە بنەڕەتدا ڕۆژی سیویەکی ئادارکە سار ڕۆژی لە سێدارەدانی پێشەوە قازی بوو پێشنیاز کراوە بۆ ڕۆژی جلی کوردی، بەڵام دواتر کەم کرایەوە بۆ دەی ئادار. ئەمە وەکو پێشنیار دامان بە سەرۆکایەتی هەرێم، سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران، سەرۆکاتی پەرلەمان، سەرۆکاتی کۆماری عێراقیش بە هەمان شێوە کە سەرکۆمارەکەی کورد بوو. ئەمە وەکو پێشنیارێک لێرە لە قایمقامەتی قەزای چۆمان گوتمان ئەو ڕۆژە تەرخان بکرێت بە شێوەیەکی ڕسمی و بکرێت بە پرۆژە یاسا و پەرلەمانی کوردستان پەسەندی بکات. دیار بوو ئەم لەلایەن پەرلەمانەوە پەسەند نەکرا. هۆکارەکەشی ئەوە بوو مەبەڕیان ئەوە بکە على ئاساس ئەگەر ڕۆژێک بۆ جلبەرجی کوردی تەرخان بکرێت ئەحراجی ئەوەکان ینی پێکاتەکانی دیکەی کوردستان نەکرێ. دوای بەرزکردنەوەی پێشنیازی گوانی بۆ هەرسێ سەرۆکایەتیەکەی هەرێم کە تا ئێستاش نەبووتە بڕیارێکی یاسایی، لە ساڵی 2012 ئەم پێشنیازە لەلایەن وەزارەتی پەروەردە لە خوێندنگایەکان وەک ڕۆژێکی تایبەت بۆ پۆشینی جلوبەرگی کوردی دیاری کرا. ڕەنگە لە بڕیاری پۆشینی جلوبەرگی کوردی سودمەندی یەکەم بەرگدروەکان بن، بە تایبەتی ئەو بەرگدروانەی جلوبەرگی کوردی دەدورن. عەبدوڵڕستای NRT قەزای چۆمان.